خۆشەویستانم ئەو کاتتان شاد لەگەڵ ئەوەدا کە زلهێزەکانی جیهان ئاماژەیان بەوە کردووە بەکارهێنانی هێزی لەشکری لە دۆسیەی سووریادا لەوانەیە دواترین بژارە بێ. بەڵام وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ژمارەیەک لە سەربازەکانی خۆی لەسەر سنووری نێوان شانشینی ئوردن و سووریادا جێگیر کردووە بە مەبەستی بەکارهێنانیان لە دەمی سیناریۆ جیاجیەکانی قەیرانی سووریادا. شەڕی سووریا هەروە دێ و زلهێزە نێونەتەوەیی و هەرێمیەکانیش دەخاتە ناو قەیرانەکەەوە بە ئەمریکاشەوە. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەرنامەی هەیە ئەو بوونە بچووکەی لە ئوردن هەیەی تۆکمە بکە کە ساڵی پار بە 200 سەرباز دەستی پێکرد وەخۆ ئامادەکردن بۆ سیناریۆ جۆرا و جۆرەکان لەوانە پەرەسەندنی تونند و تیژیەکان یانیش بەکارهێنانی چەکی کیمیایی. چەک هەیگڵ وەزیری بەرگری ئەمریکا دەڵێ بەکارهێنانی هێزی لەشکری هەمیشە بژارەیە بەڵام بۆ دۆسیەی سووریا دوهەمین بژارەیە. ئەسیل مەسهەر ڕۆژنامەوانێکی ئوردنیە. دەزانین کاتێک وڵاتێک لەشکرەکەی دەباتە وڵاتەشی ترەوە یانی شەڕ بەڕێوەیە. قەیرانی سووریا کاریگەریەکی زۆری کردوێتە سەر ئوردن نزیکەی 500,000 پەنابەری سووریایی لەوێن. هاوپەیمانیەکانی لایەنگری حکوومەتی سووریا و ئەوانش کە دژی ڕژێمی وڵاتەن هەر یەکە و دایانەوە ئوردن بەلای خۆیدا ڕابکێشەیە. ئوردن هەوڵ دەدا بێلایەن بێ لەو قەیرانەدا بەڵام میوانداریکردنی هێزی سەربازی ئەمریکایی یانی زیاتر بەلای ئۆپۆزیسیۆنی سووریادا دایدەشکێنێ. هەندێک لە ئوردن ئەو هەنگاوایان پێ باشە بەڵام وەک سالم فەلاحەت شیکەرەوەی سیاسی دەڵێ نابێ ئەمریکا ڕاستەوخۆ پشتیوانی سەرەڵداوانی سووریا بکە. وهذا مستنكر لدى الشعوب العربية. بەلای وڵاتانی عەرەبیە و باشنیە و زیانیش بە شۆڕشی سووریا دەگەیەنێت. ئەمریکا ڕوونی کردوێتەوە لەو جۆرە ئاڵۆزیانە تێدەگا کە دەشێت لە ئاکامی دەستێوەردان بێنە ئاراوە. بەڵام هەندێک لە ناو ئوردندا نیگەران بوون کاتێک ڕۆژنامەی لۆس ئانجلس تایمز لە هەزاری کاربەدەستێکەوە نووسی بووی دەشێت 20,000 سەرباز بنێرێن بۆ ئوردن وەک فایز ئەلدوەیری شیکەرەوە دەڵێت. هەڵوێستی ئەمریکا ڕوون و جێگیریش نییە لەسەر دۆسیەی سووریا. لەگەڵ کەمکردنەوەی ئاستی دەستێوەردانی لەشکری لەلایەن ئەمریکاوە لە ناوچەکەدا وەک شیکەرەوە دەڵێن هەرچەندە دڵنیان نین لەبارەی مەبەستەکانی ئەمریکاوە بەڵام لەو بڕوایەدان هەر هیچ نەبێت لە ئێستادا ڕۆڵی ئەمریکا هەر بە سنوورداری دەمێنێتەوە.